میوانێکی دیکەم لە ڕانیەوە لەگەڵدایە هەرم حەسەن کە بەڕێزان مامۆستای زانکۆم شازێکی ڕاستەخۆ لە ڕانیەوە لەگەڵ مندان دووبارە هەسەبارە با پرسی سەرژمێری پرۆسی سەرژمێری لە عێراق و هەرێمی کوردستان تایبەتر کاریگەریەکان و لێکۆتەکانی لەسەر هەرێمی کوردستان چی دەبێت چۆن دەتوانین سەرژمێری بکەین یاخود چۆن دەتوانین لە ڕێگەی سەرژمێریەوە گەشە بە ژێرخانی ئابووری گەشە بە سێکتەرەکانی پەروەردە هەروە کۆی گشتی هەموو ئەو سێکتەرە جیاوازانە بکەین کە لەناو کۆمەڵگەدا هەن مامۆستا هەرم سڵاو لێوێ باین باش من دێمە لای تۆ دەستپێک دەپرسم پرۆسەی سەرژمێری لە هەرێمی کوردستاندا چۆن هەڵدەسەنگێنی تێڕوانی تۆ بۆ ئەم پرۆسەیە چییە؟ بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە بەخێرات میوانەکانیشان دەکەم لە ڕاستیدا پرۆسی سەرژمێری لە هەر وڵاتێکدا ڕووداوێکی گرنگە ینی لە وڵاتە پێشەوتەکان بە چاوێکی گرنگەوە سەیری ئەو ڕووداوە دەکەن لەبەرەوەی پرۆسی سەرژمێری بابەتێکە پلانی استراتیژی و پلانی درێژخایان و کورتخاون و ماوناوەندی لەسەر بنیاد دەندرێ بۆیە ئەو پرۆسەیە بۆ کوردستانی ڕووداوێتی گرنگە چونکە لەمێژە نەکراوە ئەو سەرژمێرانێک کە لە عێراق کراوە تا ئێستا نۆ سەرژمێری کراوە دوایینیان ساڵی 1990 وەکە کوردستانی تێدا نەبووە بۆیە ئەو پرۆسەیە بەتابەتی بۆ جیلی ئێستا پرۆسەیەکی تازەیە ئێمە دەبینین ماوەیەکی زۆر ئەو سەرژمێری نەکراوە ئەمەش بۆی ئەو بارودۆخەنە هەموارە سیاسی و سەربازی کە بەسەر عێراقدا سەپاوە بۆیە خەڵکی کوردستان بەتایبەتی ئەوانەی کە لە دام و دەستگاکانی حکوومەت ئیش دەکەن بە ڕووداوێکی گرنگی دەزانوارەوە بۆ هاوڵاتیانیش بە هەمان شێوە لەبەرەوەی وەکو باسم کرد هەم بابەتێکی تازەیە هەم حکوومەت و دام و دەستگاکانیش چاوێن لەسەر ئەو سەرژمێریە بۆی پلانی داهاتووی لەسەر بنیاد بنێ یاخود ئەم سەرژمێریە چۆن یارمەتی دەردەبێت بۆ باشکردنی یاخود بۆ پەرپێدانی گەشەپێدانی مرۆیی بۆ ژێرخانی ئابووری ئایا لەم سەرژمێرەدا ئەتوانین ئەو مەهامانە بپێکین و باسی لەوە دەکرێت کە ئەم سەرژمێریە ئەگەر هاتوو بە وردی بە دروستی ئەنجام بدرێت ئەوە گۆڕانکاری گەورە لە کۆمەڵگەدا دروست دەکات تۆش بە هەمان ئەو ڕوئیاری دەڕوانیت بەڵێ ئەمی شەمان تێڕوانینم هەیە لەبەرەوەی سەرژمێری بۆ خۆی بابەتێکی زۆر گرنگە بۆ بابەتی پەرپێدان ئاوادانکردنەوە دابنکردنی پرۆژە خزمەت گوزاریەکان چونکە لە ڕێگەی سەرژمێریەوە ئێمە دەتوانین داتای سەرجەم سێکتەرەکانی وڵات وەربگرین لەسەر ئەنجامی ئەو داتایە ئێمە دەتوانین چاومان لە ئایندە بێ بەتایبەتی لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردن کە حکوومەتە لەسەر ئەو سەرژمێری لەسەر ئەو داتا دەتوانێت پلان بۆ ئایندە دابنێ لە سەرجەم سێکتەرەکان بەتایبەتی لە ڕووی پرۆژە خزمەت گوزاریەکان ئاوادانکردنەوە پشت بەو سەرژمێرە بەستێ بۆ ئەوەی کە ئێمە دواتریش دەتوانین باز لە گرنگی سەرژمێریش بکەین لەوێدا زیاتر ڕوونی دەکەینەوە کە ئێمە چۆن دەتوانین ئەو داتا سەرژمێری سوودی لێ بدەین بۆ داهاتوو ئەتوانین بڵێن ئەم سەرژمێریە ئەتوانێت باشتر پێناسەی پێداویستەکانی هەرێمی کوردستان بکات بەڵێ بەڵدڵنیالیەوە چکە لە ڕێگەی سەرژمێریەوە دەزانی کە ئەتۆ لە وڵاتە چت نەقسات یاخود چت پێویستاوە پێویستە چ بکرێ و لە ڕێگەی سەرژمێریەوە دەتوانرێت مەسەلەن بودجەی وڵات بە شێوازشی عەدالەت دابش بکرێەوە لە ڕێگەی سەرژمێریەوە دەزانی کە ئەو ناوچانێک کە پێویستن زیاتر خزمەت بکرێن ئەو ناوچانێک کە کەموکورتیان زۆرتر لە ڕێگەی سەرژمێریەوە بە ئاسانی دەتوانرێت ئەو بابەتانە بە ئاسانی دەستنیشان بکرێت و هەروە سەرژمێریە دەتوانێت کە یارمەتی سەرجەم وەزارەت و سێکتەرەکاندا کە بتوانن پند بە پند شوێن بە شوێن پرۆژەکانیان بنیاد بنێن یەکێکی دیکە لە پرسەهرە گرنگەکان کە لەم سەرژمێریەدا هەرێمی کوردستان و عێراقیژی دەڕوانن و خەڵکیش بەگشتی زۆر چاویان لە سەرەتی ناوچە دابڕێنراوەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستانن تایبەتتر کەرکووک دەبێت پرسە ئەم سەرژمێریە کاریگەری چی دەبێت لەسەر کەرکووک کاریگەری چی دەبێت لەسەر مادەی 140 بەڵێ طبعا بەڕاستی پرسی ناوچە دابڕێنراوەکان ناوچەیەکی بابەتێکی زۆر هەستیارە ئەوەی کە جێگەی دڵخۆشیە کە خەڵکی ناوچە دابڕێنراوەکان بە حەماسەوە بە پەرۆشیەوە گەڕانەوە بۆ ناوچەکانی خۆیان بۆی لە پرۆسی سەرژمێری بەشدار بن لە کاتێکدا دەتوانم بڵێم تەنها لایانی معنەوی و تەنها لایانی هەستی نیشتمان پەروەری بوو هانیدان ئەگەرنا ئەگە بەراوردی کەی ئەو پرۆسی سەرژمێری بەراوردی کەی لەگەڵ کاتی هەڵبژاردنەکاندا کە بۆ بەدەستێنانی کورسی و پلە بوو لە حکوومەتی عێراق تەماشا دەکەی کەمتر ئۆفەریان پێشکەشکران کەمتر خزمەتکران کەمتر هاندران بەڵام حماسەتی خۆیان ڕێگەیدا دەربارەی گرنگەکەی دەتوانین بڵێن گرنگی زۆر تایبەتیە چونکە ناوچە چێشە لەسەرەکان ناوچەیەکی هەستیارن ناوچەیەکن کە لە نێوان هەموو پێکاتە ئاین و نێتۆیەکانی عێراقەوە سیر دەکرێن تەماشا دەکەی ڕاستە
پێشتر بڕیاردا لە مادەی 58 کێشەی ناوچە دابڕێوەکان چارەسەر پاشان مادەی 140 بەڵام دواکەوت بۆ ئێستادا ئێستاش بەشداریکردنی خەڵکی ناوچە دابڕێوەکان بەڕاستی زۆر گرنگە چونکە ئەو سەرژمێریە بۆ منتیقا زۆر هەستیارە دەکرێت دوای 10 ساڵی کە دوای 20 ساڵی تر ڕاستە ئێستا لەو سەرژمێریدا باسی لانی نەتەوە نەکراوە بەڵام دەکرێت دوای 10 ساڵی کە دوای 20 ساڵی تر ئەو سەرژمێری 2024 کە نوێترین سەرژمێریە لە عێراقدا کە هەموو وڵاتانی جیهان هەموو گەلی عێراق هەموو تەنانەت وڵاتانی دراوسش بە هەستیاری و سەیری دەکەن دەکرێت ئەو سەرژمێرەی 2024 دەبۆ 20 ساڵی تر بکرێتە پێوەەر و بڕیاری پێ لەسەر بدرێت لەسەر ناوچە دامڕێنەوەکان بۆیە بەشداریکردنی خەڵکی ناوچە دامڕێنەوەکان بە تایبەتی خەڵکی کەرکووک و خانەقین و دەوروبەری زۆر گرنگە و جێگەی دەستخۆشیە کە ئەوان کەم تەرخەمان نەکردو و زۆر بە باشی بەشداریان کردووە. بەڵێ کاریگەری لەسەر پێکهاتەکان چی دەبێت تایبەتر لە کەرکووک و لە بەشێکی دیکە لەو ناوچانەدا ئەمە فرە پێکهاتی دەبینین کە لەو ناوچانەدا بوونیان هەیە کاریگەری لەسەر پێکەوە ژیان ئەم پێکهاتانە چی دەبێت بە دوای کاریگەرێکی دیاری دەبێت لە ڕاستیدا حتم کاریگەری دەبێت ڕاستە لە سەرژمێرەدا پرسیاری نەتەوە و مەزهەب نەکراوە زیاتر بابەتەکان بابەتی پرسیاری کە سین دانیشتوان نیشتە جێبوون و هەروەها پرسیاری ئابوووریەکان بابەتە ئەو بابەتانی کە باز لە ژیانی شخصی کۆمەڵاتی دەکەن بابەتی نیشتە جێبوون بابەتی کۆچ بابەتی لەدایکبوون و مردن و هەروە بابەتی ژیانی کەسیەکان بەڵام بەدڵنیایەوە کاریگەری دەبێت چونکە وەکو باسم کرد لەلایەن حکوومەتی عێراقەوە لەلایەن حکوومەتی عێراقەوە ئەو بابەتی سەرژمێری زۆر جار باز دەکرێتە پێوەەر بۆ هەڵسەنگاندنی ڕێژەی نیشتە جێبوونی پێکاتەکان و هەروە بۆ دیاریکردنی بودجە و هەروە تەنانەت بۆ دیاریکردنی کورسەکانی پەرلەمانیش پشت بۆ سەرژمێرە دەبەستێ بۆیە بە قەناعەتی من ئەو بابەت ئەگەر بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان یەک جا گرنگ بێ دەتوانین بڵێن بۆ ناوچە دابڕێوەکان چەندەها قات گرنگترە. بەڵێ ڕۆڵی کۆمەلگەی نێودەوڵەتی لەم سەرژمێرێدا چییە؟ ئەتوانین بڵێن کە ئەم سەرژمێری ئەتوانێت تەواو شەفاف بێت؟ لە ڕاستیدا ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی عێراق ئەمن وەکو پسپۆرەکی مێژوویش دەتوانم قسە بکەم ئەویش ئەوەیە کە سەیری مێژووی عێراقی تا ئەسەرنەوە سەرژمێری کراوە لە هەر نوع سەرژمێرەکاندا بەڕاستی کەم و کوڕی هەبووە دەتوانم بڵێم بەشێک زۆر لەو سەرژمێرانەی کە لە ڕابردوو کراون دقیق نەبوون ورد نەبوون بۆهۆی ئەو نەهامەتی و شەڕ و جنگانەی کە لە عێراقدا ڕوویان داوە و هەروەها بۆهۆی ئەو ڕووداوە نەخوازراونەی کە لە عێراقدا ڕوویان داوە پاشان بەشێک لە سەرژمێرەکان کە لە ڕابردوودا کراون بە ئامانجی پەرەپێدان نەبوون بە تایبەتی ئەو سەرژمێرانەی کە لە سەردەمی کۆماریدا کراون ئەو سەرژمێرانە دەتوانم بڵێم جگە لە سەرژمێری ساڵی 1950 کە لە سەردەمی پاشایەتیدا کراوە بە پێی زۆربەی چاودێران و توێژەران بە باشنی سەرژمێری دیاری دەکرێت لە بەرۆی عەدالەتی تێدا بووە زۆربەی سەرژمێرەکانی تر بە ئامانج و مەرامی سیاسی بوون بە ئامانجی کەمکردنەوەی ژمارەی کەمایەتی پێکاتەکان بوون و هەروەها بە ئامانجی ئەوە بوون کە ڕێژەی کەمایەتەکان کەم بکرێتەوە و دقیقیش نەبوون زۆر جار خەمڵاندن بوون بەهۆی ئەو ڕووداوانەی کە لە عێراق ڕوویداوە و باسم کرد بوون سەرژمێری کراوە لە ساڵی 1970 لە کاتی جەنگی عێراق ئێراندا بووە لەو کاتیدا خەڵک لە باردۆخێک زۆر خراپداوە لە کاتی پرۆسەی ئەنفالدا بووە و هەروەها لەو کاتەدا خەڵکی عێراق تێنەگەیشتو لە مەهامی سەرژمێری ئایا سەرژمێری بۆ چ گرنگە زۆر کەسەیە کە پرسیاری سەرژمێریان لێ کردووە زانیاری تەواوی نەداوە یاخود خۆی شاردۆتەوە بۆ ئەوەی کە ترساوەنەوە باجی بخەنە سەرێ بۆیە پرسیارەکەی بەڕێزت کە دڵی ئایا ئەو سەرژمێرە بە چاوشی گرت بەڵێ بە چاوشی گرنگەوە سەیر دەکەی ئەوەیە من کە متابعەم کرد بێ کۆنسوڵخانەی ئەمریکا و هەروە نەتەوە یەکگرتوەکانیش کۆمەڵگەی نێودەوڵەتی پشتگیری لەو سەرژمێرە دەکەن چونکە ئەو سەرژمێرە ئێستا لە قۆناغێکی گرنگدا دەکرێت کە قۆناغی ئاشتی و ئارامیە قۆناغی سەقامگیریە لە عێراقدا و هیچ بیانوویەک نییە بڵێ کە سەرژمێرەکانی تر هەمووی غەڵەت بوون لە بەرەوەی یان خەمڵاندن بوون یاخود لە سەردەمی بەعزدا کراون یاخود بە وردی نەکراون ئێستا لە کاتێکی ئازادی و ئۆقرەی و ئاسایشە بۆیە بە قەناعەتی من ئەو سەرژمێریە لە چەند ساڵی تریش چەندین سەرژمێری تر بکرێت ئەو سەرژمێری ئێستا زۆر پشتی پێ دەبرسێت لە بەرەوەی یەکەمی سەرژمێریە لە قۆناغی ئاشتی و ئارامی سەقامگیری داکراوێت. بەڵێ ئەگەر لە کێشەکانی کۆمەلگا ورد بینەوە یاخود لە بۆ پێداویستەکانی کۆمەلگا ورد بینەوە ئەتوانین بەشێکی بەم سەرژمێری و گرێ بدەینەوە بۆی کە هیوایەک هەبێت کە ئەم سەرژمێریە هۆکارێک بێت بۆ چارەسەرکردنی بەشێک لەو کێشانە لە زیاترین کێشەکان کێشەی بێکاریە ئایا ئەم سەرژمێریە ئەتوانێت یارمەتی دەربێت لە کەمکردنەوەی ڕێژەی بێکاری وەزائیدەن ئەتوانێت هۆکارێک بێت یاخود هاوکارێک بێت بۆ ڕێگریکردن لە کۆچی گەنجان. بەڵە دەست خۆش بۆ پرسیارە من جگە لەوەی کە ئیشی مامۆستایەتی دەکەم بەڕێوەبەری سنتەری کاریشم لە زانکۆی ڕاپەڕین بەڕاستی پرسی بێکاری یەکێک لە پرسە هەرە گرنگ و چارەنووسازەکان لە عێراق و لە کوردستانیشدا خۆشبەختانە لەو پرسیارانەی کە لە سەرژمێری دەکرێت بابەتی کار پرسیاری لێ دەکرێت کە ئەوش بابەتێکی گرنگە دەکرێت سنتەرەکانی توێژینەوە یاخود ئەو کەسانی کە لە بواری گەنج و بێکاریدا دەکۆڵنەوە پشت بەو داتا بەسن لە بەرەوەی چەند پرسیارێک تێدا سەبارەت بە پیشەی کەسەکە و بێکاری طبعاً لە ڕاستیدا ئەو ڕوپێی و سەرژمێریانی کە دەربارەی
بێکاری کراون لە عراق و کوردستان بەڕاستی زۆربیان خەمڵاندن بوون دقیق نەبوون بۆ نمونە تەنها چەند فۆرمێکی ڕاپرسی دابش کراوە کەسەکەش بۆ مەرامی خۆی بە کەیفی خۆی مەسەلا ئەو فۆرمەی لە لای چەند چین و توێژێک دابش کردووە لە چ گەڕێکێک لە چ شارێک دابشی کردووە بووە تەماشەتەکەی زۆر جار ئەو داتانێک کە پێشتر بڵاوکراونەوە دەربارەی ڕێژەی بێکاری لە کوردستان و عراق هیچ کەسێک بڕوای پێ نەکردوون ئەمن دەمەوێت چەند زانیارێکت دەمێت ئێستا بوون لە کوردستانی خۆماندا کولی ساڵێکی نزیکەی 40,000 کەس زانکۆپی ماگا تاوا دەکات باشە زۆر جاریشکە کاتێکە کەناڵەکان یاخود ڕێکخراوێک دێ بە ماوەیەکی کەم بە پەلەپەل سەرژمێرەی بێکاری دەکات دەڵێ وەڵا لە کوردستان ڕێژەی بێکاری 150 یاخود دەڵێ 100 کە بەڕاستی ئەو داتا هیچ کەسێک بڕوای پێ ناکات دەربارەی کۆچیش بەڕاستی کۆچی شێشێکە لەو بابەتانەی کە زۆر گرنگە لە سەرژمێری یەکلای دەکرێتەوە من چەند جار ویستمە داتای کۆچ وەرگرم بە تایبەتی لە دەڤەری ڕاپەڕین کە زۆرتی ڕێژەی کۆچنی یاسایی لێرێ زۆر جار ویستمە داتای بێکاری وەربگرم نەتوانیوە داتایشی دروست وەربگرم لەبەرەوەی تەماشا دەکەی ئەو داتانی کە وەردەگیرن زۆربەی جاران و باسم کرد خەمڵاندن بەڵام لە ڕێگەی سەرژمێریەوە کاتێکە بە ماڵ دەگەڕێن پرسیاری ئەندامانی خێزان دەکەن پرسیاری ئەوانە دەکەن کە لە دەرەوەی وڵات دەژین و هەروە پرسیاری ئەوانە دەکەن کە ئایا کۆچیان کردەوە یاخود لێرن بە قەناعەتی من لێرە توانین داتایشی ناڵم 100 بەڵام داتایشی تا ڕادەیەک دروست وەربگرین. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز هەرێم حەسەن مامۆستای زانکۆ سپاس بۆی کە لە بینی کوردستانی لەگەڵ ئێمە ئامادە بوویت.